پاڵاوگەی کار لەگەڵ پاڵاوگەی بازیانە عقدیان کردووە لەگەڵ حکوومەتی عێراقیە مشتەقاتەکانی نەوتیان بۆ ئەگەڕێنرێتەوە. ئەوەی لێرە جێگەی مەترسیە ئەمانەی خوارەوەیە. یەکەم، ئەم دوو پاڵاوگەیە دوو سەروەتی گرنگی ئەم وڵاتەن گرنگترین ژێرخانن. ئێستا 1 بەرمیل نەوت بۆ هەرێمی کوردستان ناپاڵێون، کۆی ئەو نەوتەی ئەیپاڵێون بۆ حکوومەتی عێراقا. هۆکارەکەشی ئەوەیە کە وەزارەتی سامانە سروشتیەکان ئامادە نییە 1 بەرمیل نەوت بدا بەو پاڵاوگانەی کە خۆی مۆڵەتی پێداون. وێزگەیەکی بەرەمێنانی کارەبا لە سلێمانی کەی کۆمپانیای قەیوانە لە بازیان 500 مێگاوات کارەبایە مۆڵەتی وەرگرتووە. حکوومەتی هەرێمی کوردستان 1 مێگاوات کارەبای لێوەرناگرێت. 125 1 وحدەی کە 125 مێگاواتە ئەچێ بۆ کەرکووک، 3 وحدەی تری کوژاوەتەوە. بە هەمان شێوە وێزگەیەکی تری بەرەمێنانی کارەبا لێرە لە هەولێر کەی کۆمپانیای کارە، ئەویش حکوومەت 1 مێگاوات کارەبای لێوەرناگرێت. ئەمە جگەلەوەی دەوێستگەی بەرهەمێنانی کارەبای کۆمپانیای ماس لە هەولێر و سلێمانی بەهۆی نەبوونی سوتەمەنیوە کوژاونەتەوە. واتە تێکڕا 8 وێزگەی بەرهەمێنانی کارەبا دوو کۆمباین سایکل کوژاوەتەوە کە نزیکەی 2500 مێگاوات کارەبا بەرەمێنن بەهۆی نەبوون و سوتەمەنیەوە لە کاتێکا کۆی سوتەمەنی هەرێمی کوردستان بدرێ بە کەرکووک و مووسڵ. پاڵاوگە بۆ ئەوەی سوتەمەنی دابینکە ناکرێ حکوومەتی عێراق نەوتی کەرکووک بهێنێت لە پاڵاوگەکانی کوردستان بیپاڵێوێت، بنزینەکەی بباتەوە لە ناوچەکانی تر بدرێ بە 450 دینار، لێرە نەبێت. یەکێ لە پاڵاوگە گەورەکان کە پاڵاوگەی کارە تاپۆ کراوە بە ناقانونی بە سەرمایەی $1.9 ملیۆن.